الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على جميع أنبياء الله والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی 21 لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان. ناونیشانی ئەم ئاڵقەی 21 بەم شێوەیە: مادام یەکبوون و تەبایی و کۆمەڵبوونی مسلمانان فەرز بێ و پەرتەوازەییان حرام بێ، هۆکارەکانی یەکبوون فەرز و ئەوانی پەرتەوازەییش قەدەغەن. ئەمە هاوکێشەیەکی زۆر ئاسانە، لێ تێگەیشتنەکەی زۆر ئاسانە. پێکەوە بوونی مسلمانان و هاوکاری پێکەوەکردنیان و یەکبوون و یەک کۆمەڵبوونیان فەرزە. کەواتە هەموو ئەو هۆکارانش کە دەبنە هۆی هێنانەدی ئەو فەرزە کە بریتێ لە پێکەوە بوونی مسلمانان، ئەوانیش ئامراز و هۆکارەکانیش فەرز دەبن. هەروەها پەرتەوازەیی و لێکبڵاوی ناکۆکی مسلمانان حرام و قەدەغەیە. هەر شتێکیش ببێتە هۆی پەیدابوونی ئەو قەدەغەیە کە ناکۆکی و ناتەبایی نێوان مسلمانانەویش دیارە قەدەغە دەبێت. زانایانی ئیسلام شەرعزانان بنچینەیەکیان داناوە، دەڵێن ما لا يتم الواجب إلا به فهو واجب وما يؤدي إلى الحرام فهو حرام. ئەمە ئەڵبەتە دوو بنچینن. هەر شتێک کە واجبێک پەچی لەسەری دەکەوێت لەسەری بەندە، ئەویش واجب دەبێت. بۆیەنە نوێژ بەبێ دەستنوێژ دروست نییە، دەستنوێژەکە واجبە. دەستنوێژیش بەبێت تارەتگرتن و خۆپاکردنەوە دروست نییە، کەواتە ئەویش پێویست دەبێت. وەستان لە شوێنی پاک بۆ نوێژ بە مەرج گیراوە، کەواتە ئەویش پێویستە. ڕووکردنە قیبلە بە مەرج گیراوە، کەواتە ڕووکردنە قیبلەش پێویستە. دەبێت کاتی نوێژەکە هاتبێ ئەمجا نوێژەکە بکرد، کەواتە زانیاری هەبوون بە کاتی نوێژەکەش واجبە. هەر شتێکە واجبێک پەچی لەسەری بکەوێت، ئەو شتانە واجب دەبن، و هەر شتێکە سەر بکێشێ بۆ شتێکی حرام و قەدەغە، هەموو ئەو شتانەش قەدەغەن. ناتەبایی مسلمانان ناکۆکی و ناڕێکی بینیان قەدەغەیە. خوا فەرمانی کردو بە یەکڕیزی، تەبایی، یەکبوون. واعتصموا بحبل الله جميعا، کەواتە پێکەوە هەموو دەست لە ڕێسمانی خوا بگرن، پێویستە وابین. ولا تفرقوا، پەرتەوازە مەبن، پەرتەوازە بوون قەدەغەیە. کەواتە هەموو ئەو شتانەی دەبنە هۆی پەیدابوونی پەرتەوازەیی، دەبێت مسلمانان خوانیان لێ بپارێزن. با تەماشای چەند شتێک بکەین. خوا سبحانه وتعالى لە کۆتا ئاین و بەرنامەی خۆیدا وای هەڵخستووە کە هەموو ئەو شتانەی پێویستن بۆ یەکڕیزی و تەبایی و پێکەوە بوون، هەمووی فەرز کردوون. پایەکانی ئیمان هەموویان فەرزن، هەر شەش پایەکە: ئیمان بەخوا و بە فریشتەکانی خوا و بە کتێبەکانی خوا، بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام، بە ڕۆژی دوایی و بە ئەندازەگیری خوا و بڕیاری خوا، قەدەر و قەڵای خوا. هەروەها پایەکانی ئیسلام: شایەتمان و پێنج فەرزەی نوێژ و زەکاتدان و ڕۆژوگرتن و حەج و عومرە فەرزن. پاشان هەموو ئەو شتانەی کە گوناحی گەورەن، قەتڵ و زینا و دزی و ڕێگری و مەیخۆری و قومار و حرامن. هەموو ئەو شتانەی دیکە کە پێویستە ئەنجام بدرێن، چاکە لەگەڵ باب و دایک، گەیاندنی پەیوەندی خزمایەتی، چاکە لەگەڵ ماڵ و خێزان، لەگەڵ دراوسێ، لەگەڵ میوان، لەگەڵ ڕێبوار، لەگەڵ ڕێقەوماو فەرزە. هەموو ئەو شتانەی کە پێویستن بۆ تەبایی، خوا فەرزی کردوون لە دینەکەی خۆیدا. هەموو ئەو شتانەش کە دەبنە هۆی ناکۆکی و ناتەبایی، خوا قەدەغەی کردوون. دا بە تەماشا بکەین. بە ئەم دقە کە پێشتر هێنامان، خوای پەروەردگار دەفەرمێ: واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. هەمووتان تێکڕا دەست بە ڕێسمانی خوا بگرن و پەرتەوازە مەبن. سوورەتی ئالی عیمران. هەروەها لە سوورەتی ئەنفالدا: وأطيعوا الله ورسوله ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم. فەرمانبەری خوا و پێغەمبەرەکەی بکەن صلی الله عليه وسلم، پێکەوە ناکۆک مەبن،
ئەگەر نا بێهێز دەبن و بۆن و بەرامەتان یاخو هێز و پێستان نامێنێ. زۆر جار نمونەم هێناوەتەوە بە یاری گوریس پچڕچێنە. ئەگەر 20 کەس لەولا بن 20 لەولا لە پەتێک بنووسێن یاری گوریس پچڕچێنە هەرێکیان بە ئاراستەیەکی پێچەوانە، ئەو 40 کەسە کە بە دوو ئاراستەی پێچەوانەدا یەکدی ڕادەکێشن هێزی یەکدی سفر دەکەنەوە. یعنی 40 کەسن بەڵام هێزی یەکدی سفر دەکەنەوە کە بەداخەوە ئەم میلەتە کوردەی ئێمە بە درێژایی مێژوو بە زۆری خەریکی هێزی یەکدی سفرکردنەوە بووە. کاتی خۆی شەڕ و شۆڵی زۆر بووە لە نێو حیزبەکاندا، هەم ئەم بەشەی کوردستان هە ئەم بەشە و بەشەکەی دیکەوی دیکە هەمووی سەرگەرمی ئەوە بوون هێزی یەکدی سفرکەنەوە. ئەوەش دواکەوتوێتی میلەتەکە دەگەیەنێ. میلەتانی پێشکەوتوو، میلەتانی کامەڵ و تێگەیشت و ئەوانن کە دەگەڕن بۆ خاڵ هاوبەشەکان. نەکەر کامێکیان وەکو پەندەکە دەڵێ کەس لە مەڕی کەس ناخێوێ و کەس بەڕبەی کەس ناپێوێ، یا هەر کەسە بە یاری خۆی هەڵا دەڵێ، نابێتەوە. دەبگەڕین بۆ خاڵی هاوبەش. أمجا بأم فرمايشتي بيغمبر بينين عليه الصلاة والسلام عن عائشة رضي الله عنها أن النبي صلى الله عليه وسلم قال لها: يا عائشة، لولا أن قومك حديث عهد بجاهلية لأمرت بالبيت فهدم فأدخلت فيه ما أخرج منه وألزقته بالأرض وجعلت له بابا شرقيا وبابا غربيا فبلغت به أساس إبراهيم. أما بخاري مسلم هنا ويانا. ڕۆژێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە خات و عائیشەی دایکمان خوای ڕازی بێ دەفەرمێ: ئەی عائیشە، ئەگەر لەبەر ئەوە نەبووە خەڵکەکەت لە سەردەمی نەفامیەوە نزیکن، فەرمانم دەکرد کابە بڕوخێندرێ و ئەوەی کە لێی تەرک کراوە بیخرێتەوە سەری و دەرگاکەشم بە زەویەوە دەنووسان کە ئێستا دەرگاکەی بەرزە و دەرگایەکی لە ڕۆژهەڵات بۆ دەکرد و یەکێکی لە ڕۆژ ئاوا و دەمبردەوە سەر بناغەکەی ئیبراهیم. بەڵام بۆ وای نەکردەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام توێتی خەڵکەکەت لە سەردەمی نەفامیەوە نزیکن نەوەکو بەلبەلەیەکی فیکریان بۆ دروست بێ. یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی خەڵکەکە تووشی گرفتێک نەبن لەو چاوپۆشی لەو شتە چاکە کردووە کە بریتێ لە ڕاستکردنەوەی کەعبە. جا کەعبە کەی ئاوا لێکراوە؟ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمایشتێکدا دەفەرمێ کاتێک لە سەردەمی نەفامیدا لافاوە کاتووە لە کەعبەی داوە ڕوخاندوویەتی کە کەعبەیان دروست کردوێتەوە، دەفەرمێ قەسوڕەت بیهم النەفەقە، ئیمکانیەتی مادیان هێندە نەبوو بۆیە گچکەیان کردەوە. ئێستا لەسەر بناغە ئەسڵەکەی کە ئیبراهیم داهێنێتەوە ئەو بناغەیە نییە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە عایشەی فەرموو ئەگەر خەڵکەکە لە نەفامیەوە نزیک نەبوونایە دەمبردەوە بۆ سەر بناغەکەی ئیبراهیم، دوو دەرگان بۆ دەکردن و ئاوام لێ دەکرد و ئاوام لێ دەکرد. بەڵام بۆی کە خەڵکەکە تووشی گرفتێک نەبن، تووشی بەلبەلەیەک نەبن، بۆیە چاوپۆشی لەوە دەکەم. کەواتە دەگونجێ ئینسان جاری وا چاوپۆشی لە واجبێک بکە لەبەرەوە کە خەڵکی تووشی حرامێک نەبێ. ئەمە بەڕاستی ئەم جۆرە فیقه و تێگەیشتن زۆر گرنگە بۆ ئێمە ئەگەر چاومان لەوە بێ پێکەوە دۆست بین و تەبا بین و هاوکار بین. بەڵام ئەگە هەر کەسە چی پێخۆشە هەروە بکە بەتاکید ئەوە شتێکی دیکەیە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە الفتاوى الكبرى دا برجيك لا برشتاهوش دا دليه ويسوغ أيضا أن يترك الإنسان الأفضل لتأليف القلوب واجتماع الكلمة خوفا من التنفير عما يصلح. دليه هروها رواية مروف واز لشتيكي باشتر بينه شتێکە باشترە لێ گەڕێشت شتە باشەکە بکە نەک باشترەکە بۆ لەبەر دڵپێکەوە بوونی خەڵکەکە و قسە کۆبوونەوە سەریەکیان و لەبەر مەترسی سڵەماندنەوە لە شتێکە باشترە. کۆتایی ئەم ئاڵقەیەش بەم فەرمایشتەی پێغەمبەر دێنین صلی الله عليه وسلم کە بەڕاستی زۆر جێی سەرنجە کە دەفەرمێ
ألا أنبئكم بأفضل من درجة الصلاة والصيام والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر؟ قالوا بلى يا رسول الله صلى الله عليه وسلم. قال صلاح ذات البين، فإن فساد ذات البين هي الحالقة، لا أقول تحلق الشعر ولكن تحلق الدين. أما ترمذي هناويتي وألباني بصحيح داناوە. پێغەمبەر عليه الصلاة والسلام ڕۆژێ بە هاوڵانی بەڕێزی خۆی فەرمووە ئایا هەواڵتان پێ بدەم بە شتێک کە چاکتر بێ، پلەکەی بەرزتر بێ لە نوێژ، ئەڵبەتە بەس پێ نوێژی سونەتە، و لە ڕۆژوو و لە بەخشین و لە فەرمان بە پەسند و ڕێگری لە ناپەسند؟ وتیان بەڵێ با ئەی پێغەمبەر هەواڵمان پێ بدەست چیەوە؟ فەرمووی پێکهێنانەوە چاکردنی نێوان ئاشتەوایی. ئەمە لە ڕۆژی سونەت و نوێژی سونەت و لە خێری سونەت و لە فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە چاکترە. دوایی فەرمووی چونکە تێکچوونی نێوان بریتێ لەدا تاشەر فەرمی ناڵێم مو دەتاشێ بەڵکو دین دەتاشێ، کە بەڕاستی ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو هەموو فەرمایشتە ڕاستەکانی وەکو هەموو فەرمایشتەکانی کە لە ڕووی سەنەدەوە زانایانی فەرمودەناس بە ڕاستیان داناون، دەنا هەرچی پێغەمبەر بیفەرمێ هەمووی هەر ڕاستە، سەدا سەد بەسەر واقعدا دەچەسپێ. فعلا پێکهاتنی مسلمانان، تەباییان، ڕێکیان شتێکی زۆر زۆر گەورەیە، بەین تێکچوونیشیان دەبێتە هۆی تاشینی دینەکەیان، دەبێتە هۆی کەس و کوروچکردنی دینەکەیان. سەگەر تەماشا بکەین زۆر لە خەڵک هەیە کە شارەزای ئیسلام نییە، ئەو بیانووە دەگرێ دەڵە جا خۆ من نازانم ئەگەر مسلمان بم بە قسەی چێ بکەم بە دوای چێ بکەم. بە تایبەتی هەندێک لە مامۆستایان وەکو لە شوێنی تایبەتدا بۆ مامۆستایانیشمان باس کردووە، هەندێک فتوا و هەندێک بۆچوونی جوزئی هەن هی ئەوە نییە کە هەر کامێکیان ئەوی دیکە بە درۆ بخاتەوە، هەر کامێکیان ئەوی دیکە ڕخنە لەوی دیکە بگرێ، ئاواژ دەبێ و ئاواژ دەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێندێک لە کارەکانی بەو شێوەش کردن بەو شێوەش کردن بۆ وێنە بۆ دەستگرتن لە کاتی نوێژدا، لەسەر سنجی دەستی گرتووە، لە پشت ناوچیشەوە لەسەر ناوچێ لە خوار ناوچیشەوە گرتووێتی، جاری باشە دەستیشی نەگرتووە، وەکو ڕایەکی ئیمام مالیک وایە، نەکە ڕای شیعی دوازدە ئیمامی. ڕای ئیمام مالیک ئیسبالیش هەیە، واتە دەست نەگرتن. هەروەها بۆ مەسەلەی پەنجە جوڵاندن، جارێ پەنجەی جوڵاندووە چەند جارێک جاری واشێ هەر ئاماژەی پێ کردووە، هەروەها جۆرەکانی تەحیات، هەروەها جۆرەکانی بانگ، هەروەها ذیکرەکانی ڕوکوع و سەجدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا دوعاکانی ئیستیفتاح، واتە پێشەوەی دەست بکەی بە خوێنی سوورەتی فاتحە، بە چەند جۆرێک کردوونی بۆی ئەوەش هەبێ و ئەوەش هەبێ. عەبدوڵای کوڕی عەباس خوا لە خۆی بابی ڕازی بێ دەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژی نیۆڕۆ و عەسر و شێوان و خەوتنانی پێکەوە کۆکردنەوە بەبێ ئەوە کە لە سەفەر بێ و بەبێ بارانیش. گوتیان بۆچی وای کرد؟ فەرمی بۆی ئومەتەکەی سەغڵەت نەکا، ئەگەر پێویستیان بوو بتوان وا بکەن. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جارێک هەر پێنج نوێژەکەی بەدەست نوێژێکردن. عومەر خوا لێی ڕازی بێ لێی پرسی ئەی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەمڕۆ شتێکت کرد جاران وات نەدەکرد؟ فەرمووی چییە؟ فەرمووی هەر پێنج نوێژەکەت بێ دەست نوێژکردن. فەرمووی ڕاستە بۆی بۆ ئومەتەکەم ئاسان بێ، جارێ بە کابرا ناتوانێت دەست نوێژ تازە بکاتەوە، بۆی هەیە کە ئەگەر بتوانێ هەر پێنج نوێژەکان بەدەست نوێژێ بکە. کەواتە لە هەموو ئەو شتانەیە کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بە جۆرێک زیاتری کردوون، ڕێ ئاسانە، ڕێ فراوانە، با هیچ کەس دەمارگیری نەبە بۆ یەکێک لە ڕایەکان و ڕای فیقی لە خەڵک نەکەینە دین، بەڵکو تێگەیشتنێکە لە تێگەیشتنەکان بۆ دین. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقمامدا کە هەرچی زیاتر هەوڵ دەین بۆ تەبایی بۆ و هەموو ئەو شتانەی دەبنە هۆی تەبایی زۆریان کەین و خۆ بپارێزین لە پەرتەوازی هەموو شتانی دەبنە هۆی پەرتەوازی خۆمانیان لێ دوور بگرین. لێرەدا دێنە کۆتای ماڵقەیەمان. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.